پشتێک و مایک پامپیۆ وەزیرە دەرێ ئەمریکا 12 داخوازیان تایبەت بە ئستراتیژیە نوویە ئەمریکا لە هەمبەر کۆمارە ئیسلامیە ئێرانێ پێشکەشکردن. سەرۆکێ ئێرانێ ئستراتیژیە نوویە ئەمریکا بە پێکەنین و یاریە زارۆکان بناف کرد. دە چارچۆڤەیە جوینەکێدا لەگەڵ پزیشک و مامۆستایان زانینگەها تەهرانێ حەسەن ڕۆحانی سەرۆکێ کۆمارە ئیسلامیە ئێرانێ ڕاگەهاند کو ئەمریکا بە ئستراتیژیا خۆیان و لە هەمبەر ئێرانێ چەندین پێنگاو vەگەریا پاشدە و 12 خاڵێن داخوازیێن کو ئەمریکا پێشکەشکردنە جهێ ماتمایی و سەیربوونیە. هەروەها سەرۆکێ ئێرانێ گوت ئەگەر ژمارەیەک وڵاتێن جیهانێ بێ بریارین ئەمریکا ڕازی ببن وڵاتێن سەر بەخۆژی هەنە و لێ گۆری بەرژەوەندیان خۆ کار دەکەن و بریارین ئەمریکا قبول ناکەن. ڕۆحانی گۆچیک و گوتنێن کەسێکی کو حتا دۆهدە دەستگەهەکە سیخوریەدە کار دەکرد نەهابووە وەزیرێ دەرڤە قبول ناکەن. ژێ ئالیۆ خەڤا ئیسماعیل کەوسەری جێگرێ قەرارگەها سارۆڵڵاه یا تەهرانێک و یەک ژێ شاخێن ئارتێشا پاسدارانە خالەکە ئستراتیژیا نوویە ئەمریکا لە دژی وێ هێزی هەیە ڕاگەهاند کو ئەمریکا و هەفەیمانێن وێ لە هەمبەر ئێرانێ نکارن و کارڤەدانە ڕاستەقینە بکەن. ئێران وێ دە سیاسەتا خۆدەیەک و بەرژەوەندیên ئێرانێ دەپارێزێ بەردەوام بێ و وێ درێژیە بێ وێ سیاسەتێ بدێ. محەممەد جەواد زەریف ژی وەزیرێ دەرێ ئێرانێ دە تویتەکێدا گوت و ئەمریکا دە چارچۆڤەیە وەهم و سیاسەتێن شکست خوارین خۆدە لڤوو تەفگەرێ دکێ. زەریف سەربارکرد و گوت و کۆمارە ئیسلامیە ئێرانێ وێلگەل ئالیێندنیên بەشدار درێکەوتە ئۆتۆمیدا هەوڵ ji bo dîtina ڕێگە چارەیەکێش بۆی قونەغا پشتی چوونە ئەمریکا ji deverê bidin.